گوتن بیزم بردام پیشکشی برنامه کردی جادی 2000 FM وين قدر هنرمند آيات أحمد نجاد كنا كوي بشتاري دو كونسيران لأستراليا بي أو نهاج فيانا ترميال سر خطا تلفوني كاكا آيات زور سباس بو كاتو بشتابوني جنابتن لام قوتو بيج القلازقاي 2000 FM بشي كردي لسيدني أستراليا ما زور خوش حالن كالقل جنابتن قوتو بيج بكن كاوكو إما زانن بو جاريا كما جنابتن ويسترداني أستراليا بكا بو پیشکش کردنی دو کونسیران یکل 26 مانگو لسیدنی و 27 مانگ لملبورن چی حزکی با مو گهداران و کردکانی استرالیایی بلی ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو کوردە خۆشەویستەکانی دانیشتووی وڵاتی ئوسترالیا هەروەها بۆ بەڕێستان کاک مستەفا خەلیل و هەموو ئستافی بەشی دەنگی ڕادیۆی کوردی ئوسترالیا هەیە. من زۆر خۆشحاڵم لەلایەکەوە کە دوای 2 ساڵ کە لە هیچ بەرنامەیەکی شایی و خۆشی لە وڵاتەکانی ئەوروپا بە بۆنەی دۆخی نالەباری کۆبانی و شەنگاڵ و شارەکانی دیکەی کوردستان لە هیچ ئاهەنگێک بەشدار نەبووم، بەڵام ئەمجار دوای 2 ساڵ لە چەند وڵاتێکی ئوروپایی بەتایبەت لە وڵاتی ئوسترالیا بە بۆنەی ساڵی تازەی میلادی لە 2 شاری سیدنی و ملبورن بەرنامەم هەیە و بەشدار دەبم. جا میلەتی ئێمەی کورد زۆر ناخۆشیمان بینی بەهۆی داعش و ئەو چەتانە بۆ ماوەیەکی زۆر دڵی هەموو تاکە کوردێکی هەژاند ئەو ڕووداوە، هەرچەند کۆتایی پێنهاتوە هێشتا، بەڵام بەچاوەی پێشتر زۆر دۆخەکە باشترە کە بە یارمەتی هەوڵانی پێشمەرگە قارەمانەکانمان لە سەنگەرەکانی خەبات ڕۆژ بە ڕۆژ بەرەو دۆخێکی باشتر هەنگاو دەنێن و لێرایشەوە سەری ڕێز و نوازشدا دەنن بۆ خاکی پاکی هەموو شەهیدان و خۆم بە هاوخەمی هەموو بنە ماڵە خۆشەویستەکانیان دەزانم، چونکە ئەوان شەهیدی ئێمەشن و لەخوای گەورە داوا دەکەم کە لەبەر گەورەی خۆی بۆ ئەو براو خۆشکە بریندارە پێشمەرگانمانە شیفا بنێرێت و دەستی ماندوونەناسی هەموو پێشمەرگە قارەمانەکانی بەرەی جەنگ دەگوشم و لە ئامێزیان دەگرم و هیوادارم ڕۆژێک بێت کە هەمومان لە جەژنی گەورەی سەرکەوتنی گەلی کورد بەشدار بین. جا خۆشحاڵم ئێستا بۆ یەکەمین جار دێم بۆ وڵاتی ئوسترالیا، هیوادارم بتوانم خزمەتێکی بچووک بە گەل و نەتەوەکەم بکەم بەتایبەت بە کوردەکانی ئوسترالیا. بخێر بێمنێ کاکایەت و بێگومان کوردەکانی شاری مێلبۆرن و سیدنی چاوەڕێی هاتنی جنابتان ئەکەنە. کاکایەتەکانی تۆزێکی بکورتی بەحسی خەباتی خۆی هونەری بکی کەی جنابتان دەست بکار و خەباتی هونەری کرد؟ وەڵی من لە تەمەنی 17 ساڵیەوە دەستم بە گۆرانی وتن کردووە کە لە تەمەنی 18 بە یەکجار بە ڕەسمی بڵێن دەستم بەو کارە کردووە و بە شتێکی ڕێک و پێکتر ئستارتم داوە. ئیتر هەتاکو ئێستاش بەردەوامم چەند سیدی و زۆر ئەو کاتەکە دەستمان پێکرد کاتی سیدی نەبوو، سەردەمی سیدی نەبوو، کاسەت یان نەوار یان شریت بوو، لەوانەیە دەوری 40 دانە نەوارم هەبێت، ئێستاش دەوری 6 دانە ئالبومی ڕەسمیم هەیە، چەند ڤیدیۆ کلیپم هەیە، ئیتر هەتاکو ئێستا بەردەوامم. هەر سەرکەوتم بی کاکە ئايات کاکە ئايات جنابتان لە ئەم پێشکەوتنی ئەمڕۆ لە جیهان کار و موسیقەی هونەری کورد، موسیقەی کورد لە چ قۆناغدا بینی؟ وەڵام موسیقای کوردی تۆزێ جیاوازە، بە چاوای من ئەلبەت من خۆم لەو ئاستە نابینم کە لەسەر موسیقی و هونەری کوردی قسە بکەم. خۆی ڕاستی بێت هونەری ئەم سەردەمە تۆزێ بەرەو دۆخێکی باش ناچوە، چونکە ئێمە هونەرمەندی گەورە و باشی زۆرمان هەیە، خەباتی باشیان کردووە، هونەرەکەیان بەرەو ڕێگایەکی باش بردووە، بەڵام بەڕاستی ئێستا لەم سەردەمەتیان ڕاستە دنیای تەکنۆلۆژیە، دەبێت هەموو شتێک بەرەو پێشکەوتن بڕوە، بەڵام هەندێک هونەر هەیە، هەندێک کولتور هەیە کە ناسنامەی هەموو میلەتێکن کە بەڕاستی وەکو گۆرانی کە ناسنامەی هەموو میلەتێکە. هەندێ هونەرمەندمان هەیە کە لەو ڕێگەەوە دەستیان کردو بەو شتە بەرەو دۆخێکی نالەبار دەیبن، مەسەلەن موسیقای کوردی ئەبن بەرەو زمانێکی تریان تۆزێ گۆڕانکاریان تێداوە کە ئەوە فلکلۆری گۆرانیەکە لە دەست ئەدا، ئەو گۆرانیە کە تۆ ئەتەوێ بیڵێ ئەو بەرەو ئەو باشیە ناچوە. بەڵام هیوادارم کە هەمومان ڕۆژێک ئەو خزمەتە کە خۆمان ئەگەر بە خزمەتی هونەر یانی خۆمان بەوە دادنین کە خزمەتی هونەر بکەین، خزمەتێکی ڕاستەقینە بێت کە زەرەر و زیانمان بۆ هونەرەکەمان نەبێت.
کاکە ئايات ئەم وەزی ئەمڕۆ لە ڕۆژلاتی ناوەڕاست و بە تایبەتی لە کوردستان و شەڕی لە دژ داعش و ئەو قەیرانی لەوەی حرێم چەندین تەئسیری خۆ لە هونەرمەندانی کورد و لە جنابتان کردووە؟ وڵاوی ڕاستی بێت من بەر لە دەستپێکی بەرنامەکەیش ئاماژەم پێ کرد لە ڕاستی زۆر تاسیرێکی نالەباری دانا لەسەر گەلی کورد بە تایبەتە من وەکو خۆم تاکە کەسی 2 ساڵ بەشدار نەبووم لە هیچ پرۆگرامێک لە دەرەوەی وڵاتیانی ئوروپا بڵێن بۆیە ئێمەی کورد ئەوەی ڕاستی بێت جافەرقی نییە هەرکە لە چی جێگەیەک دانیشتوو بێت وەختێک دڵی کوردێک نیگەرانە بێ یان کوردێک تووشی مشکلا بێت تاکە کەسیەکیش تەنانەت بێت کوردێکی تر لە هەر جێگەیەکی تر لە دنیا دانیشت بێت لە خۆیەوە پێی ناخۆشە دڵی ناخۆشە بێت دڵی تەنگە بێت تەنانەت ئێستاش من کە بەشدار بوومە بۆ ئەم سەری ساڵەکە لە چەند بەرنمەیەکە بەشدار بم من ئەوەی ڕاستی بێ نازانم غەڵەتە یان دروستە دایدەنێم بە ئەیدەم یان ئەیدەم بەدەستی گوێگرە خۆشەویستەکان ئەوەی ڕاستی بێت نازانم غەڵەتە یان دروستە بەڵام من وەکو ئەوە دایدەنێم لەبەر ئەوەی کە سەرکەوتنێکی زۆر باشمان لەدەستێناوە لە دوای ئەو بارودۆخی داعش و ئەو چەتانە ئەوەی ڕاستی بێ من وەکو ئەوەی داناوە لای خۆم ئەتوانین تۆزێکیش خۆشی بکەین ناڵێن بڵێم جەژنی سەرکەوتن چونکە ئەگەر ئێمە ڕۆژێک بێت و جەژنی سەرکەوتن بگین ئەو کاتەیە کە بەڕاستی بە یەکجاری سەرکەوین. بەڵێم کاکە ئايات دوو کۆنسەری جنابتان وەیە لە ئوسترالیا جێ بکرا 26 مانگ لە سیدنی و 27 ئەم مانگ لە مێلبۆرن بە بۆنەی ئەم کۆنسەر چی حەزەکی بۆ کوردەکانی ئوسترالیا بە تایبەتی بۆ کوردەکانی سیدنی و مێلبۆرن بڵێ؟ وەڵام من بەس ئەتوانم ئەوە بڵێم زۆر خۆشحاڵم کە دێم بۆ ئەوێ کە بتوانم لە نزیکەوە خزمەتێکی بچووک بە کوردەکانی ئەوسترالیا بکەم هیوادارم بتوانم لەم بەرنامە کە لێرە جێ خۆیە لە ڕێگەیان گفتوگوی رادیۆیی سپاسی بەڕێز دکتۆر ئەحمەدی لە دەفتەری مەهاجرەتی ویزایاب و بەڕێز کاک حامد بکەم کە زەحمەتی زۆریان کێشەوە بۆ جێبەجێکردنی ویزاکەی من و سپاسیان لێ دەکەم کە ئەسپانسری منیان کردووە. هیوادارم دایمە سەرکەوتن بن بۆ خزمەتکردنی زیاتر بە فەرهەنگ و کولتوری کوردی ئەو منیش هیوادارم بتوانم یادگاریەکی زۆر بچووک بۆ ئەو کوردە خۆشەویستانەی ئوسترالیا بەجێ بێڵم. دووبارە بەخێر بێ بۆ ئوسترالیا. کاکە ئايات زادم ئێستا جنابتان لە ڤیانای و ئێستا کات لە لای ئێوە زۆر زوویە بەیانیە لێ ئەگەر تو بتوانبی پارچە گۆرانێکی بۆ ماو گۆداران بڵێ ئێمە زۆر وێ خۆشحاڵ بنە. بەسەر چاوەکانم ئیتر نازانم ئێستا ڕاستەمە لە هۆتڵیان لە ڤیەنا بەرەو بەیانیشە بەسی ساوا بزانم مشکلە نییە باشە گۆرانی دەڵێم. زۆر سپاس فەرمۆ کاکایە. باری بایانە زێڕەی فنجانە باری بایانە زێڕەی فنجانە بای نەسیم و ئەگری جات تاو شەڕیانە بای نەسیم و ئەگری جات تاو شەڕیانە لیمۆ هەی لیمۆی کەرکووکی لیمۆ هەی لیمۆی کەرکووکی ئامن چۆن نەمرم لیمۆیان تۆ بن بابووکی ئامن چۆن نەمرم ئەی هاوار وکی کەشکەش بە ئێوە و هەموو کوردە دانیشتوەکانی وڵاتی ئوسترالیا هەر هەبێ و هەر بژێ و هەر سەرکەوتوبی لە کار و خەباتی خۆتان ئێمە زۆر خۆشحاڵن کە لەگەڵ جنابتان ئەم گۆت و بێژ بکەن هونەرمەندی دەنگخۆش بەرێز ئايات ئەحمەد نەژاد زۆر سپاس بۆ کات و بەشداربوونی جنابتان لە ئەم گۆت و بێژ ئەگەر دوای حەزێکی تشتێکی تر بۆ مەو گۆداران بڵێ فەرموو. وڵی بەس ئەتوانم سپاس و دەستخۆشی لە ئێوەی خۆشەویست بکەم هیوادارم ئێوەش سەرکەوتن هەموو کات لە ڕێگەی سەرکەوتنا بنن بۆ خزمەتکردنی زیاتر بە گەل و نەتەوە و فەرهەنگ و کولتوری کوردی. زۆر سپاس دەستخۆشیتان لێ دەکەم منیش. و گۆدارە پەڤینە تەڤ هونەرمەندی دەنگخۆش ئايات ئەحمەد نەژاد کرد و ئەوش ڤیان تەڤمە بۆ سەرخەتە تێلفۆنێ Ceza, 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 şirin, ceza.
بخير